پرۆژەکە یەکێتی تێپەڕی خۆی بە شانازی و دەستکەوت ناوی دەبات و پارتیش بە خیانەتێکی گەورەی نیشتیمانی پێناسەی دەکات. دوای مشتومڕێکی زۆر و ناکۆکی و بەریەکەوتنی ماوەیەکی دوور و درێژ سەرنجام پەرلەمانی عێراق دەنگی لەسەر ئەو مادەیەدا کە یەکێتی خۆی بە خاوەنی دەزانێت و ڕاستەوخۆ پارێزگاکان لە ئەگەری بوونی هەرکێشە و ناڕەزاییەکدا دەتوانن مامەڵە لەگەڵ حکوومەتی عێراق بکەن و پارە لە بەغدا وەربگرن. ئەگەرچی یەکێتی بەتەنها مایەوە و لە دوو ڕۆژی ڕابردوودا پارتی یاریەکی لێزانانەی کرد و هاوکێشەکانی لە بەرژەوەندی خواستی خۆی هەڵگێڕایەوە، بەڵام لە پڕ و لە کۆبوونەوەی پەرلەماندا لە شەوی ڕابردوو دەنگ لەسەر پرۆژەکە دراو کرایە مادەیەکی چەسپێنراو بۆ بودجەی 3 ساڵی داهاتووی عێراق. بە پێی زانیاریەکانی شارپرێز هەڵگەڕانەوەی هاوکێشەکان و دەنگدان لەسەر پرۆژەکە لە دوای ڕێکەوتنی پارتی و هادی عامری و محەممەد حەلبوسی بەفشاری دەرەکی بووە و نامەیەکی توند ئاراستەی پەرلەمانتاران و فراکسیۆنەکانی شیع کراوە کە دەبێت دەنگ بدەن بە پرۆژەکە و جێگیری بکەن لە پرۆژە یاسای بودجەدا. هەرزوو پارتی لەسەر ئاستی باڵا ئەم کارەی بە خیانەتێکی گەورەی نیشتیمانی پێناسە کرد و بە ئاڕەشەی مەترسیدار لەسەر یەک پارچەی خاکی هەرێم و مەترسی بۆ سەر قەواری هەرێم ناوی برد. پارتی دیموکراتی کوردستان بە تەواوی توانایەوە هەوڵی ئەوەیدا ڕێگری لەو مادەیە بکات و نەچێتە نێو دووتوێی پرۆژە یاسای بودجەوە، بەڵام سەرنجام هەوڵەکان شکستیان هێنا و یەکێتی توانی پرۆژەکەی جێگیر بکات. بۆیە پارتی ئێستا باسی ئەوە دەکات لەبەرەوەی ئەو کارە پێچەوانەی مادەکانی دەستورە لە دادگای فیدراڵی سکاڵا تۆمار دەکات و کار بۆ هەڵوەشانەوەی دەکات. یەکێتی وێڕای ئەوەی با پرۆژەیەکی پڕ لە شانازی بۆ خۆی تەماشای دەکات پێشی وایە بەم هەنگاوەی توانیوێتی ڕێگری لە پاوانخوازی پارتی بکات و لە کاتیبوونی هەر ستەم و جیاکاریەکدا بەرامبەر بە زۆنی سەوز یەکێتی دەتوانێت مافی هاوڵاتیانی زۆنەکەی لە بەغداد وەربگرێت. پارتی بۆ ڕێگری لەم مادەیە بەتەنها نەبوو، بەڵکو بەشێک لە هێزە کوردیەکانی نێو پەرلەمان دژی پرۆژەکە وەستانەوە و باشکرا دژایەتیان بۆ هەنگاوەکە ڕاگەیان. لەو چوارچێوەیەدا جوڵانەوەی نەوەی نوێ بە فەرمی و لە زاری سەرۆکەکەیەوە دژایەتی هەنگاوەکەی ڕاگەیاند و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی دادگەریش پشتیوانی پرۆژەکەیان نەکرد. بە گوێرەی وتەی چاودێران و شارەزایان لەدایکبوونی ئەم بیرۆکەیە لای یەکێتی نیشتیمانی کوردستان دەگەڕێتەوە بۆ ناکۆکیەکانی ئەنجومەنی وەزیران و ئەو دۆخەی کە لە ماوەی ڕابردوودا باڵی بەسەر هەرێمی کوردستان و دۆخی داراییدا کێشاوە کە یەکێتی بە گەمارۆدان و ئابڵۆقەی ئابووری حکوومەت پێناسەی دەکرد لەسەر سلێمانی. ئێستا پرۆژەکە لە نێو پرۆژە یاسای بودجەدا سیفەتی مادەیەکی جێگیری وەرگرتووە و شەقامی سیاسی هەرێمی کوردستانیش چاوەڕوانی گەڕێکی تری ململانەی توندی هەردوو حزبی دەسەڵاتدارە لەسەر ناوەڕۆک و جێبەجێکردنی مادەکە و ئەگەری زۆر هەیە کە پارتی دیموکراتی کوردستان کاردانەوەی توند بنوێنێت لە حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە یەکێتی.